ئێرە سەرانگەی گۆڵەیە بۆی سروشتی جوانی و فێنکی کەشوەواکەی و بۆنی ئاوێکی گونجاو بۆ مەلەوانی گەشتیارێکی زۆر سەردانی سەرانگاکە دەکەن تا کەمێک لە کەشوەوای گەرمی ناو شارەکان دوور بکەونەوە و پشوێک بە دەرونیان بدەن. گەشتیار لە زۆر ناوچەی ناو هەرێم و تەنانەت ناوەڕاست و خواری عێراقیشەوە ڕوو لە سەیرانگای گۆڵێ دەکەن. یەکەم جارمانە بین بۆ گۆڵێ ویسمان تاقیکردنەوە بزانین ناوچەی وتیان ناوچەی گەشتیاری خۆشە تر ئێمە شاتین بۆ تاقیکردنەوەی لە دوێنێ ئێوارە هاتوین وەکو شوێنەکە شوێنێکی زۆر خۆشە دڵڕەفێنە فێنکە ئاو هەواکەی بەڵام لە ڕووی خزمەتگوزاریەوە خزمەتگوزاری هیچ بۆ نەکراوە. گەشتیاران دلەیان لە بێخزمەتگوزاری سەیرانگەی گۆڵێ هەیە و دەڵێن حکوومەت هیچ گرنگی پێنادات و بە تەواوی پەراوێز خراوە. نزیکەی 1 کیلۆمەتری ڕێگاکەی خۆڵە و پڕ لە چاڵی و چۆڵەیە. بردننی خزمەتگوزاری بۆ سەیرانگاکە وا دەکات هاوڵاتیان سوودی زیاتر لە ناوچەکە ببینن بەڵام هاوشەوی زۆرینەی ناوچە گەشتیارە گشتیەکانی دیکە پشتگوێ خراوە. گۆڵە شوێنێکی خۆی بەناوبانگە هاوینە هەوارێکی زۆر فێنک و خۆشە ئاویارە یعنی شوێنێکی دەگمەنە ئەم قەیتەران و شتا بەڕاستی لە شوێنی تر ئاو و چەم و سێبەر و شت هەیە بەزەم قەیتەران و ئاوەیەتە خوارەوە بەم شاخەیە کەمە لە شوێنانە بۆیە ئێمە هاتوون بێرە. سەیرانگای گۆڵێ پێویستی بەوەیە کە ئوتێلی گەشتیاری تێدا بکرێت بۆی گەشتیاران بمێنەوە لەم شوێنە گەشتیارانی عەرەب لە بەغداوان لێرە شوێن نییە بمێنەوە ئەگەڕێنەوە گلەیان لە بێخزمەتگوزاری سەیرانگای گۆڵێ هەیە. گوندی گۆڵێ کەوتووەتە ناحی گەرمێکی سەر بە قەزای پێنجۆن لە پارێزگای سلێمانی. سەیرانگاکەی یەکێکە لە شوێنە گەشتیارەکانی دەڤەرەکە و لە وەرزی گەرمادا فریادڕستێکی باشە بۆ هاوڵاتیان تا بۆ ماوەیەک لە گەرمای تاقە پڕوکێنی ناوشار دوور بکەونەوە. سوی محەممەد، کەناڵی پەیام، گوندی گۆڵێ لە قەزای پێنجۆن.